سڵاو ئازیزان جارێکی تر هاتینەوە بۆ بابەتێکی تر لەو بابەتانەی کە پێشتر بە زنجیرە هەرجاری باسی بابەتێکەکەین بۆ ئەوەی ژیانێکی باش و مەدەنی لە کۆمەڵگایەکی مەدەنی بەرینە سەر و ئێمە پێشەوەی بچینە ناو کۆمەڵگای مەدەنیەوە بە شێوازێکی ڕێکوپێک و ژیانێکی خۆش بژین پێویستمان بە زانیاری هەیە. ئەم جارە باسی چیەکەین؟ باسی ئەوەکەین چۆن ئێمە ڕەخنەمان لە پرۆسەی سیاسی هەیە لە وڵاتێکە ئەم پرۆسە سیاسیەمان بەدڵ نییە ئەمانەوە بیگۆڕین چۆن کاریگەریەکەی لەسەری بە زمانێکی بڵین گشتی وێنای بکەین. ئەگەر ئێمە لە وڵاتێکە لە ناو شەمەندۆفێرێکا بین وڵاتەکە بە شەمەندۆفێر وێنا بکەین عادەتەن شەمەندۆفەر دوو کەس لێخوڕێ یەکێک مانووە بێ یەکێکی ترەچێتە سەری وای دابنین ئەمە ئۆپۆزیسیۆنە ئەوە سایقی یەکەم دەسەڵاتە دووەمیش ئۆپۆزیسیۆنە ئێمە دەنگەدەین بەکێ دەنگەدەین بە ئەمجارە دەنگەدەین بە ئۆپۆزیسیۆن بچێ شۆفێریمان بۆ بکات لەبەرەوەی سایقی یەکەم کە دەسەڵاتە پێمان وایە باش نییە بەڵام خۆ ئۆپۆزیسیۆنیش کە ئەچێتە سەر دەسەڵات هەر هەمان شەمەندۆفێر لێخوڕێ هەر هەمان ئەم شەمەندۆفێرە ئیتر خۆ هێزەکەی ئەتوانێت زیادکە بەس ئەتوانێت هەندێک گۆڕانکاری بچووکی تیا بکە بۆ نمونە ئەگەر لە کاتژمێری خۆیان نەگاتە وێزگەکان ئۆپۆزیسیۆن ڕەنگە زۆرتر تۆزە کار بک بۆی دڵی خەڵک بەدەست بێنێ لە کاتەکانی خۆیان بگا بەڵام ناتوانێت لە خێراییەکەی و لە کوالیتیەکەی لە خزمەت گوزاریەکانی باشتر بکە لەبەرەوەی ئەم شەمەندۆفێرەی ئێستا ئەم وڵاتە هەیەی هەر ئەوەی لێ هەڵەسووڕێ ئەی چی بکەین؟ هەندێک خەڵکەڵێ چاکسازی بە چەک نەبێ ناکرێت نا بە چەک چاکسازی ناکرێت لەبەرەوەی ئەو کەسەی کە بە چەکێتە سەر حکم ڕێگێکی دیکتاتۆری هەیە بۆ نمونە ئێستا تۆ لە وڵاتەکە تا ئەگەر بتەوێت گۆڕانکاریەک ڕوو بدەیت ئەو کەسانی کە بە چەک هاتوون ڕێگێکی دیکتاتۆریان لەگەڵ خۆیان هێناوە کەمێک لەگەڵ پرۆسەی دیموکراسیوانە دەست و پەنجەیەکیان نەرم کردووە هەندێک باشترە لەو ڕۆژەی کە یەکەم جار هاتنە سەر حکم ئێستا کەسێکی تر بێ ڕێکە گەڕێنەوە بۆ ئەو ساڵی کە شۆڕشەکەی تیاکراوە بۆ نمونە ئەگەر لە ئێران بیکە ڕێکە گەڕێتەوە بۆ ساڵی هەفتاونەوە بۆ نمونە ئەگەر لە تورکیا بیکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵانی دامەزراندنی سەردەمی ئەتاتورک و ئەوانە و ڕوخاندنی دەوڵەتی عوسمانی ئەگەر لە هەرێمی کوردستان بیکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 9 ئەگەر لە عێراق بیکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2023 کە ڕۆژی ڕوخاندن و کودەتاکە یانی لە هەر شوێنێک چەکداری ڕوویدا پرۆسەی سیاسی لە وڵاتە سفرە بێتەوە و لە سفرەوە دەست پێ ئەکاتەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خەڵکەکەی لە ڕووی هۆشیاریەوە کەم هۆشیاری سیاسیان هەیە و کەم هۆشیاری مەدەنیان هەیە باشە ئەی چی بکەین؟ تەنها ئەوە چارەسەرە تۆمان بگری لە سواربوونی شەمەندۆفێرەکە بەشداری نەکردن لە کۆی پرۆسەی سیاسی ئەی بۆ نمونە کاتێک کە دەنگدان ئەکرێ خەڵک نەچێ بۆ دەنگدان سواری ئەم شەمەندۆفێرە نابین ئێمە پێمان وایە ئەم شەمەندۆفێرەی ئێستا کە خەڵکی پێ ئەگوازرێتەوە مۆدێلی کۆنە بەسەر چووە ئەمانەوێت لە خەڵوزەوە بچێت بۆ نمونە بۆ کارەبایی بۆ وزەی خۆر نازانم چی هەرش مۆدلێکی تر کە تۆ داوایەکەی بۆیە سواری ئەم شەمەندۆفێرە نابین شەمەندۆفێرەکە بە گشتی ڕەت ئەکرێتەوە کە خەڵک سوار نەبوو بۆ نمونە لە ڕێگەی هەڵبژاردنەوە بەشداری لە پرۆسەی دەنگدانە نەکردەوە لە 150 خەڵک کەمتر بەشداری کرد ئیتر ئەو شەمەندۆفێرە شەرعەتی نامێنێ ینی ناکرێت بڵێ ئیتر من نوێنەری ئەوەندە خەڵکم نوێنەری کەس نییە ئەم شەمەندۆفێرە و ئەم شۆفێرانە شەرعەت لە دەسەدەن ئەم شۆفێرانە ناچارە بن چی بکەن ناچارە بن پەنابەرن بۆ گۆڕینی شەمەندۆفێرەکە ینی کۆی پرۆسەی سیاسی بگۆڕن کۆی پرۆسەی سیاسی لە وڵاتەکە بگۆڕن دەستور ئەنووسرێتەوە جارێکی تر لە ڕێگەی دەستورەوە بڵێن سیستمێکی سیاسی نوێ بە ئەو داواکاریانی کە خەڵکەیەتی تیاجێ ئەکرێتەوە و جارێکی تر وڵاتەکە بە تەواوەتی ئەگۆڕدرێ بەرگێکی نوێ ئەکرێ بە بەریا بۆ نمونە ئەو پرۆسە سیاسی کە ئێستا هەمانە بە خەڵوز کارەکە شەمەندۆفێرێکی کۆنا
پرۆسەی دیموکراسی تیا جێگیر نییە، دادپەروەری تیان نیە، دابەشکردنی داهاتی تیان نیە، شەفافێت نییە لە دابەشکردنی داهاتەکانە، وە دەسا و دەستکردنی دەسەڵاتی تیان نیە، ئەم شتانەی تیان نیە. ئەم جارە کە تۆ پرۆسەی سیاسەکە وەستان لە جاری داهاتووە کە دەستور نووسرایەوە، ئەم جارە بە شێوەیەکی گشتی و ڕوون ئەبێ دابەشکردنی داهاتی تیا بێ دەستور ئاماژە بەوە بکا کە داهات چۆن کۆکرێتەوە، داهات چۆن دابەشەکرێ، ئەبێ دەستور ئەم جارەیان کە دەستورێکی نوێ و سیستمێکی سیاسی نوێ هەیە ڕێگاکانی دەسا و دەستکردنی دەسەڵات لە کەسێکەوە بۆ کەسێکی تر چۆن ئەگوێزرێتەوە و مەرجەکانی بەشداریکردنی دەسەڵات ئەو کەسێ ئەبێتە سەرۆکی حکوومەت چێە و کەسێ بێتە سەرۆکی پەرلەمان چێە و کەسێ بێتە سەرۆکی هەرێم چێە، ئەو حیزبانەی کە بەشداری ئەکەن چین ئەبێ بیرکردنەوەیان چۆن بێ و بۆ نمونە تێڕوانینیان بۆ ژیانی هاونیشتیمانیان و بابەتەکانی ئازادی و دیموکراسی و بەشداریکردنی پرۆسەی سیاسی بۆ کەرتی تەندروستی، بۆ کەرتی خوێندن، بۆ کەرتی سەربازی، بۆ هەموو کەرتەکان لە ناو دەستورا جێگیرەکرێ و ڕێکوپێک ئەم کاتە ئەخرێتەوە بەردەسی هاوڵاتی. جارێکی تر هاوڵاتی ئەڵێ فەرموو ئەمە شەمەندۆفێرێکی نوێیە، مۆدلێکی نوێ، ئێمە ئەخێنەوە سەر هێڵە ئاسنیەکە بۆتان. ئایا ئەوە ڕەزامەندن ئەگەر دەنگدان بەڵێ بوو توانی دەنگی بەڵێ تەواوەتی بەدەست بێنێ، ئەو کاتە ئیتر خەڵک هەم جارێکی تر بەشداری لە پرۆسەی دەنگدان نەکاتەوە و ئیتر شەمەندۆفێرەکە ئەکەوێتەوە ڕێ. وەستانێکی کاتی لە سیستمی سیاسیە لە ڕێی دەنگدانەوە بۆ ئەوەی نووسینەوەی دەستور و یاسای وڵات جارێکی تر پیاچوونەوەی پیا بکرێ و سیستمی سیاسی ڕێک بخرێتەوە، لەوە باشترە دەیان جار لە ڕێگەی چەکەوە شۆڕش بکرێت، چونکە شۆڕش کردن خەڵکانێک کە چەکیان پێ جارێکی تر شەرعەتی شەڕژگەڕیان پێ بەدەسەهێنەوە ئەو گەڕێنەوە خاڵی سفر، یعنی جارێکی تر تۆ لە شەمەندۆفێرە خەڵوزەکە ئەمەی کە ئێستا هەمانە جارێکی تر لە خاڵی سفرەوە دەست پێ ئەەکەیتەوە. بۆیە باشترین شتەوەیە هاوڵاتی کە تۆ هاوڵاتیت بینەری ئەم ڤیددیۆی بە دوای ئەو مافانە بگەڕێ، ینی بۆ نمونە ناکرێ بڵێ من حەقی سیاسەتم نییە، یا کەسێکی تر بڵێ من ئەم سیاسەتە ڕەتەکەمەوە، یا کەسێکی تر بڵێ نازانم چی. ئەبێت بەشداری پرۆسەی سیاسی هەموو کەسێک بەشداری پرۆسەی سیاسی بکات لە وڵاتەکەیە، چونکە ژیانی هەموو خەڵک لە ناو ئەم شەمەندۆفێرایەکە ئەڕوا بەڕێگاوە. ئەگەر بۆ نمونە خراپ ببێ وەربگەڕێ هەمووی بەیەکەوە خراپ وەرەگەڕێ و جانی تیاچێ، ئەگەر سەرکەوتوو بێ هەمووی بەیەکەوە سەرکەوتوو بێ. هیچ کەسێک نابێ بخۆی ببوێرێ بڵێ وەڵام من بەشداری ناکەم حەقی سیاسەتم نییە، بەڵێ ئەبێ حەقی هەموو تاچیشی وڵات لە هەر وڵاتێک لە بژی ئەبێ حەقی سیاسەتی هەبێ. حەقی سیاسەتەوە نییە ببێتە ئەندام و فۆرمێک پڕکاتەوە ئەوانە. حەقی سیاسەتەوەیە مافی ڕادەربڕینی هەیە. بۆ نمونە کاتێک ڕۆژنامەیەک یا کەناڵێکە چێتە بەردەمی قسەی خۆی بکە، ڕخنەی خۆی بگرێ و لە پرۆسەی دەنگدانە زۆر مهمە خەڵک بەشداری بکە، بەشداریکردنەکەی بە ئاگاییەوە، ینی بزانێ بۆچی بەشداریەکە. بەشداری نەکردن و مقاتەعەکردن ینی خۆدابڕین، ینی بایکۆتکردنی هەڵبژاردن، بایکۆتکردنی هەڵبژاردن بزانێ لە پێناوی چیاکە. ئەگەر ئەمانەی زانی ئەو کاتە تۆ وڵاتێکی مەدەنی دیموکراسی بنیادەنەی و تۆ وات کرد کە ئەم وڵاتە ببێتە وڵاتێک کە هەمومان بە ئاسوودەیی تیا بژین، وڵاتێک بێ بە هەست بە ئاسوودەی دەرونی بکەین، هەست بە ئازادی بکەین، هەست بە خۆشگوزەرانی بکەین، هەست بە خۆشەویستی بکەین، دوور لە ڕقوقچینە. هیوادارم بابەتەکەم بە سادەیی گیان دەبێ، ینی هیواخوازم کە ئەو کەسەی کە گوێی لێ ئەگرێ لە مەبەستەکەم تێگەیشت بێ کە بۆچی ئەم ڤیددیۆیم دروست کردووە و ئەگەر تێنەگەیشتی لە کۆمنت بۆم بنووسە تێنەگەیشتم بۆ ئەوەی لە جاری داهاتوو ئەگەر ڤیددیۆم کرد بە سادەتر قسەی لەبارەی ئەم بابەتانەوە بکەین. زۆر سپاس. سەبسکرایبی چەناڵی DHD بکەن تاوەکو بابەتێکی تر و ڤیددیۆیەکی تر خواتان لەگەڵ.